بصدور العديد من قرارات مجلس قيادة الثورة المنحل. دوجار أنجومنی نوێنەرانی عێراق دەنگی لەسەر پرۆژە یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعزدا. شرع هذا القانون سيادة الرئيس تصويت على الأسباب الموجبة. بە پێی پرۆژە یاساکە 300,000 دۆنم زەوی دەست بەسەرا گیراوی کورد و تورکمان دەگەڕێتەوە بۆ خاوەنەکانیان کە زەوی کشت و کاڵین. جوتیارانی کورد و تورکمان لە گوندی تۆبزاوە داوایان کرد هەرچی زووە کار لەسەر جێبەجەکردنی و یاسایە بکرێت و گرفتی جوتیاران بە زوویی چارەسەر بکرێت. هاوکات بە پێویستی دەزانین بە بیری هەموو لایەنە سیاسیەکان و دامەزراوە حکومیەکانی بهێنینەوە کە تەنها دەرچوون و پەسەندکردنی یاساکە گرنگ نییە، بەڵکو جێبەجێکردن سەنگی مەحەکە، چونکە ئێمە لە ڕابردوودا و ئێستاشدا ئەزمموی تاڵمان لەگەڵ حکوومەتی عێراق هەیە لە خۆدیزینەوەی لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی پەیوەستن بە زەویزاری کشت و کاڵی وەکو بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیران کە تایبەت بوو بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی دزنەی شوونی شیمال. هەڵوەشانەوەی ئەو بڕیارە دەستپێکی قۆناغێکی نوێ لە ژیانێکی نوێ کەرکوچیەکان لە ژیانێکی نوێی ئەو خەڵکانەی کە زوڵمیان لێکرابوو هیوادارین ئەو زوڵما لا بچێتن بەوەی کە بە زووترین کات جێبەجێ بکرێ ئەو بڕیارە بەدڵنیاییەوە دەبێت لایەنە پەیوەنددارەکان لێژنەیەکی باش پێک بێنن و لێژنەکە خەڵکی پسپۆری تێدابێ و خەڵکی عادلی تێدابی بۆی کە وەکو چۆن یاساکە دەرکراوە ئاواش جێبەجێ بکرێنەوەکو بەلاڕێدا ببدرێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت وەک ئەنجومەن و ئیدارەی کەرکووک چاودێری جێبەجێکردنی بڕیارەکان دەکەین تا بە زووترین کات ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە. کاری ئێمە دوایەوەش ئەوەیە کە متابعی بکەین کە چۆن تەنفیز بکرێم قەرارە، ینی پەیڕەوکردنی بڕیارەکان گرنگە، زۆر گرنگە، ئەبێ هەرەوە نەبێت پشتی لێ بکەینەوە کە بڕیارەکە دەرچۆ و تەواو، چونکە زۆر جار بڕیار دەرچووە، بۆ نمونە بڕیاری 29 لە ساڵی 2012 دەرچوو، ئەگەر غەڵەت نەبم لە 21 2012 دەرچوو لە کاتێکا کە جەنابی نووری مالکی سەرۆکوەزیران بوو بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی شوون شیمال، ئەوەش لە 170 زەوی زاری کورد و تورکمانی ئیتفا کردووە. لەو ساڵەوە دەرچووە تا ئێستا بە تەواوی تەنفیز نەکراوە. لە سەردەمی حکوومەتی بەعزدا زیاتر لە 1,200,000 دۆنم زەوی کورد و تورکمان بە بڕیارەکانی کاروباری باکوور و ئەنجومەنی باڵای شۆڕشی ئەو کات لە خاوەنە ڕەسەنەکانیان وەرگیران و درانە عەرەبی هاوردا، بۆیە تاکو ئەمڕۆژ جوتیارانی کورد و تورکمان بەدەسە و بڕیارەوە دەناڵێنن و دوای زیاتر لە 22 ساڵ لە ڕوخانی بەعز هێشتا نەیانتوانیوە بەو زەویانە شاد ببنەوە و کاری کشت و کاڵی تیادا ئەنجام بدەن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.